ئاسمانی شار میوانانی عزیز و خۆشەویست قسابیان لە وڵاشیدی بەخێرهاتنی هەموو لایەکتان دەکەین الليل إذا يغشاها والسماء وما بناها وای گەورە میهرەبان سڵاوی خوای گەورەتان لەبێ خوێندکارانی خۆشەویست بەلای قوتابخانەی نورۆ بەخێرهاتنی هەموو لایەکتان دەکەین و بەخێرهاتنی مامۆستا بەردیارکەین بە جۆرێک لەلایەن خۆی ئەیکاتەوانێ ئێمە پێویستمان زانی کاڵبوونەوەیەک هەیە لە چ لە خوێندنگاکانە بێ ئەوە وەختناسیەکان گەنجی خوێنگەرمەکان دەبی ئاگاداری ئەو پۆشاکە بن لەگەڵ کرداتانە کاردانەوەی لەبێ لەگەڵ ئوستاتانە کاردانەوەی جوانی ئەمانەتە یەکێکیش لە پایەکانی ئیمان و ئیسلام و قورئان ئەمان پارێزیە کەواتە باڵاپۆشی تۆ هۆشارێک لە بۆخاتباردەستنی دڵدڵ و لەدۆنی خۆ بەنای خۆی گەورە و میهرەبان سوپاس و ستایش بۆ خۆی پەروەردگار کە هاوکارمانە بۆ پرۆژەکان ئەمڕۆژ بە پێویستمان زانی لە ئەنجومەنی تەکێ کۆمەڵی دادگەری بە ئەنجامدانی وەها مخەیەمێک لە ناحیەی تەکیە لە سنووری ئەنجومەنی تەکیە ئەوش لە ئەنجامی ئەوەی کە لەم چەند ڕۆژ و ساتانەدا هێرشێکی زۆر دەکرایە سەر ئاینی پیرۆزی ئیسلام و خەڵکێک بە ئامانج هێرشیان دەکرد لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام ئێمەش بە پێویستمان زانی بەوەی کەوا ئەمڕۆ کە سەروبەندی ڕۆژی باڵاپۆشیە وها چالاکیەک ڕێک بخەین و چەندین مامۆستا لە ناو لە دەرەوە بانگێش بکەین بۆی کەوا ڕوونکردنەوە بن لەسەر باڵاپۆشی و لەسەر حیجاب و لەسەر دینداری و لەسەر بەردەوامبوون لەسەر حیجاب و باڵاپۆشی دەستخۆشیمان هەیە بۆ بەشداربووەکان کە بە ڕێژەیەکی زۆر ئامادەیان هەیە ئەگەرچی کەش و هەوایەکی باراناوی و خولەخوا بەزیابێ بەڵام سوپاس بۆخوا ئامادەیەکی باشیان هەیە و دەستخۆشیشمان هەیە بۆ خاتوبەدریەکە لە شاری سلێمانی و تەشریفی هێناوە لەگەڵ ئەو خوشکانەی کە لەگەڵی هاتوونە ئێمە وەکو مامۆستایانی قوتابخانەی نور هەستاین بە ئامادەکردنی ئەم خەیەمە بۆ خوێندکارە عەزیزەکانمان بۆ زیاتر ئاشنابوونیان بە حیجابەکەیان و شانازیکردن بەو باڵاپۆشیەیان و خۆشویستنی حیجابەکەیان و بۆ ئەم مەبەستەش کۆمەڵێک مامۆستای بەڕێزمان بانگێشت کردووە لەوانە مامۆستا بەدریە و مامۆستا شادی و چەندین مامۆستای بەڕێزی تر کە هاتوون لە خزمەت کارەکانمان وتە پێشکەشەکەن و بە هیوای بەردەوامی و گرنگیدانی زیاتر بەم کۆڕ و کۆبوونەوانە لە ناحیەکەمانە بنای خودای گەورە ئێمە ئەمڕۆ لەم سمینارۆکە گروپێکی شانۆیی بەشداریمان کردووە کەم بەستمان لە شانۆکەمان لەژێر نەخێر بۆ دانانی باڵاپۆشیە بەسمان لە باڵاپۆشیەیە ئەمەنجمان لەم سمینارە باڵاپۆشیە کە باڵاپۆشی بۆ ئێمە ڕێز و گەورەی و شکۆیە باڵاپۆشی فەرمانی خودای گەورەیە کە لە قورئاندا فەرزی کردووە لەسەر هەموو ئافرەتێکی باوەڕدار کە باڵاپۆش بێت باڵاپۆشی فەرمانی خودایانە و کلتورێکی کۆمەڵایەتی باڵاپۆشی پەیوەندی نێوان بەندەیە لەگەڵ خودای گەورەیە السلام عليكم ورحمة الله وبركاته من أمر بجدارم كتلم سيمينارة و باڵاپۆشی لە قوتابخانەی نورۆ هیوادارم باڵاپۆشی ببێتە مایە ڕێز و شکۆ بۆ هەمووان هیوادارم ئەوانەی باڵاپۆشیش نین بەسەر خۆیانە بچنەوە بۆیە من زۆر خۆشحاڵم لەم مەراسیمە بەشداریم کردە لەگەڵ چەندەها کەسی بەرز و بەڕێزە بەنای خوای بەخشندە میهرەبان ئەمڕۆ لە شارۆچکەی تەکیا لە خزمەت پۆلێک لەم گەنجە ئازیز خۆشەویستانەدا بووین بە ناوی قوتابخانەی نور دەستخۆشی لە ستاف و ڕێوبەر و ڕێکخەران و مامۆستاماندون و ناسەکان یەکەم کە الحەمدوللا گەنجانێکی زۆر ئاوێتەن بە قورئان ئاوێتەن بە ئیسلام ئاوێتەن بە باڵاپۆشی تەواوی ئەم گەنجە جوانانە جۆش و خرۆشێکیان هەیە لە ئەنجامدانی باڵاپۆشی و قەناعەتبوونیان بە ئەو چۆنەڵی پەیامە قورئانیە ئەو شیعارە قورئانیە کە باڵاپۆشیە ئەوە جێگەی دڵخۆشی و چۆنەڵی بە ئەمەکی نیشاندانی خوێندکارەکانە بۆ مامۆستاکان ئێمەش ئەم ڕۆژە پیرۆزەدا و لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیدا بالمناسبە بە بابەتێک لە خزمەتیان نابووین و دووبارە من پیرۆزبانیان لێ دەکەم و هیوای دوا ڕۆژێکی زۆر گەشت و ڕوونیان بۆ دەخوازم ئەو خاڵی کە بۆ من جێگەی دڵخۆشی بوو گەنجانێکی زۆر بە ئەزمون ماشاءالله زۆر متەفەور و پڕمەعلومات و زۆر خاوەنی بەلاغەت و سەقافەت و ڕۆشنفکر و الحەمدوللیلا ئەوەی کە منی دڵخۆش کرد باڵاپۆشیەکەیان لە ئیمان و عەقیدەیەکی زۆر پۆڵاینەوە سەرچاوەی گرتووە و ئەتوانم بڵێم باڵاپۆشیەکان نە زەڕێک دوودڵی تێدایە نە زەڕێک ڕاڕایی تێدایە
تەواوی ئەم گەنجە خوێنگەرمانی قوتابخانەی نور بە ئەو پڕی قەناعەتەوە گەیشتونەتە لووتکێ قەناعەت و بڕیاری باڵاپۆشیاندا و عامیلی خەیرن بۆ زۆرێک لە هاوتەمەن و هاوپۆل و هاوتەمەنەکانی خۆیان لەو بوارەدا. بۆیە ئێمە ئەمڕۆ پێمان خۆش بوو بە سمینارێک لەگەڵیان نابین و شانازی دەکەم کە الحەمدوللا خوای گەورە ڕۆشەرەفەندی کردم لە خزمەتیان بوو بتوانم کورتێک لە سەر گرنگی باڵاپۆشی، مهامی باڵاپۆشی، دەستکەوتەکانی باڵاپۆشی، فەریزەی باڵاپۆشی بۆ ئەو گەنجە خوێنگەرمانە